کورد و سونە لە قۆناغێکی نوێدان قۆناغی لێکتێگیشتنی هەردوو لە بۆ پرسە جیاوازەکانی عێراق نوێترین هەماهەنگی نێوان هەردوو لاش ڕەتکردنەوەی میکانیزمی پێکەنانی حکوومەتی عێراق بوو کە دوجار هەوڵەکانیان سەری گرت و پێکەنانی کابینەکە شکستی هێنا کە بەڕای شاخەوان عەبدوڵڵا پێویستە هەماهەنگیەکە فراوانتر بکرێت و ئەو بەرە شیعەش بگرێتەوە کە بڕوایان بە شەراکەتی ڕاستەقینە هەیە. یەک هەڵوێستی کورد و سنە لە بەرامبەر ئەم بابەتەیە زۆر گرنگ بوو بۆ ڕەتکردنەوەی بەرپژێرە کە ئیمانی بە تەوافق و شەراکەت نەبوو پێچەوانەی ئەوەی کە چەند ساڵی ڕابرد و حکوومەتەکان یەک لە دوایەک عێراق لەسەر بنیات ناوە بۆیە گرنگە ئەم یەکریزیە و یەکدەنگیە بەردەوام بێ بۆ ئایندەش و لەوە گرنگتر یەکدەنگی و یەکریزی نێوماڵی کوردە چونکە قەزەی ئێمە تەواو لەگەڵ سونەکان جیاوازە ڕەنگە سبەی لە دۆخێک لە دۆخەکاندا ئەوان لەگەڵ لایەنێکی تر ئیتیفاقکەن بەڵام بۆ ئێمە گرنگەکە قەزەی ئێمە تەواو جیاوازە قەزەیەکی کوردیە گرنگیشە جگە لە سونەکان جەبهەی ئەو جەبهەی با بڵێن ئیمان بە شەراکەت و تەوافقە فراوان بکرێت چونکە معلومە لە ناو شیعەکانیش بەشێک لە تەیارە شیعەکان لەگەڵ ئەوەن کە تا ئێستا بڕۆیان بە شەراکەت و تەوافقمەوە ئەو جەبهەی ئەوانیش بگرێتەوە. کورد و سونە تەنانەت لە پرسی دەرکردنی هێزە بیانیەکانیش یەک هەڵوێز بوون هەردووچیان بەشداری کۆبنەوەکەی پەرلەمانیان لەسەر ئەو پرسە نەکرد بەڕای چاودێرانی سیاسیش سونە لە نێو خۆیدا پەرتەوازەیە بۆیە گرنگە کورد ئاگادار بێلەوەی لە چ کات و پرسێکدا لەگەڵی هەماهەنگ و یەکدەنگ دەبێ. پەرسەندێکی سروشتیە لە تێگەیشتنی نێوماڵی سونە و نێوماڵی کورد بۆ هاوکێشە سیاسەکانی عێراق کە خۆی لەوەدا دەبینێتەوە کە سیاسەتی زۆرینە لەلایەن شیعەدا یان هێزە شیعەکان پەیڕۆ دەکرێتن کە باڕەشەیەک دەبینن لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان چ وەکو پێکاتە چ وەکو هێزە سیاسەکان ئەوە خاڵێکی گرنگە کە بزانین لە کۆنتێکستێکی وادا لە بازنەیەکی وادا ئەو گۆڕانکاریە ئەو هەمانگیە دروست بووە بەڵام دەبێ بزانین کە چونکە نێوماڵی سونە نێوماڵێکی لێکترازا و پەرتەوازەیە ئەوەش دەبێتە ڕێگرێکی گەورە لە بەردەمەوەی کە کۆکبوونێکی لەو شێوەیە هەمانگێکی لەو شێوەیە لەسەر ئایندە لەسەر پرسیار سیاسەکانی ئایندەدا دروست بێتن. ئەوەی لە هەمەهەنگی لەگەڵ سونە بۆ کورد گرنگتر بوو یەکریزی و یەکهەڵوێستی خودی لایەنە سیاسە کوردیەکان بوو کەماوەیەکی زۆرە لێیانەوە نەبیندرا بوو بەڵام ئەوی چاودێرانی سیاسی و خەڵک لەیان زیاتر چاوەڕێ دەکات بەردەوامیدانە بەو یەکریزیەی کە ئێستا لە پەیوەندیەکانیان دروست بووە. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.